پێشدەژن سودا بەشەکرێت ومێ دەکەین ئەو پرۆسە لە عێراق دەستی پێکردووە و ئینشاڵڵا هەرێمی کوردستان شمولێت جەنابی سەرۆکوەزیران کاک مەسعود کردی پرۆسەیەکی یەکجار گەورە بوو و دڵنیام عاقیبەتشی بەخێرە بێ بۆ گەلەکەمان. بابەتی دابەشکردنی زەویەکان طبعاً هەر بەپێی یاساکە هەر ئاوارەیەکە گەڕاوەتەوە هەر مرەحەلێک یا هەر کەسێک کە مادی 106 شمولێکات دوو بەرگەیەکەمان 10 میلیۆنی پێ بدرێەوەی تر پارچەیە زەوی بۆ بدرێ. ئێمە کۆمەڵێک کۆبوونەوەمان کرد لە پەرلەمان چونکە من سەرۆکی لیژنەی مادی 140 پەرلەمانم لەگەڵ سەرۆکی لیژنەی حکوومەکە دوو کۆبوونەوەمان کرد کۆبوونێکشمان لەگەڵ سەرۆکوەزیران کرد دوجار گەیشتنەوە ئەنجامی کە ئەگەر ئێمە چاوەڕێی قەرەبوو بکەین ڕەنگە زۆر تاخیر بێ بۆیە هەموو ئەوانەی کە مەشمول مادی 140ەوەی کە پارەکەی وەرگردەوەی کە وەری نەگردووە مەشمولە بۆی کە پارچەی ئەرزی پێ بدرێت تەنها لە کەرکووک نزیکەی 40,000 زەوی بە هاوڵاتیە مادرێ ئەم پرۆسەیە لە دوو سخورمات و لە سنووری سەلاحەدین لە خانەقین لە سنووری دیالە هەتا مەندەلی و شنگال و ناوچەکانی مەخموریش لە سنووری مادی 140 بۆ ڕوونکردنەوە هەموو ئەمانە ئەم پرۆسەیە شمولیانەکە بێ پارچەی ئەرزیان پێ بدرێ. سا لە بەغدا دەرچوو تەواو قەرارەکە هاتۆتە ئیدارە لێرە دەبێت ئیدارە خەریکی تەواوکردنی ئەو بڕیارە بێ و جێبەجێکردنی تەبان و هەنگاوێکی زۆر گەورەیە چەند ئێمە بتوانین بەرژەوەندەکانی خۆمان و کۆرێمی کوردستان لەگەڵ وڵاتە زرهێزەکانە یەکانگیر بکەینەوە ئەوەندە کاریگەری ئیجابی هەیە لەسەر ئیستیقراری سیاسی لە هەرێمی کوردستان و ئەوەی کە جەنابی سەرۆکوەزیران کاک مەسعود کردی پرۆسەیەکی یەکجار گەورە بوو و دڵنیام عاقیبەتشی بەخێرە بێ بۆ گەلەکەمان. پێشدەژن سودا بەشەکرێت ومێ دەکەین ئەو پرۆسە لە عێراق دەستی پێکردووە و ئینشاڵڵا هەرێمی کوردستان شمولێت.